لە هۆڵ یەکات و لە شاری هەولێر یاریەکانی پاڵەوانەتی باسکەی لاوانی کوردستان بەردەوامی هەیە و لە یاریەکانی دووەم ڕۆژ دوو یاری بەڕێوەچوو لە یاری یەکەم هەردوو یانەکەی شاری هەولێر ئاسۆ ئەکات بە یەکگەیشتن دوای ڕکابەرێکی زۆر ئەکات بە جیاوازی تاکە خاڵێک براو بە ئەنجامی 47 بەرامبەر بە 46 خاڵ لە یاری دووەمیش لاوانی زاخۆ و پێشمەرگەی سێمانی بە یەکگەیشتن لە یاریەکە لاوانی زاخۆ دووەم سەرکەوتنیان تۆمار کرد و بە ئەنجامی 59 خاڵ بەرامبەر بە 39 خاڵ براوە بوون. زاخۆ ئێستا لە خانی یەکەمدایە بە 2 سەرکەوتن و 4 خاڵ پێشمەرگەی سلێمانیش بە سەرکەوتنێک و شکستێک لە خانی دووەمە بە 3 خاڵ و دەکات بە تەنها سەرکەوتنێک بە 2 خاڵ لە خانەی سێمدایە و ئاسۆ بە 2 شکست و 2 خاڵ لە خانەی چوارەمە و دەربەندی خانیش بە تاکە شکستێک لە خانەی کۆتاییدایە. ئەمڕۆ لەنیانی ئەکات لەگەر ئاسۆ یاریمان کرد بردمانەوە کە بە فەرق 1 نقطە بەڵام ئاخیرەکەی بە پاش کەوتین لە شەوت سێیەم و شەوت چوارمش لە پاش بووین بەڵام ئاخیرەکەی کە سێیەکەم هێنا و پێش کەوتین 5 نقطەی ئاخیر زۆر دڵخۆش بووین. ئینشاڵڵا یاریەکان تریش ئەوها سەرکەوتووە بین ئامانجمان ئەوەیە ببین وەیەکەم ئینشاڵڵا بەئیزنی خوا و ئەوەشمان ئەوێ لاعیبەکانمان یارمەتیمان دەن بەڕاستی ڕاهێنەرەکەشمان زۆر یارمەتی ئێمەیدا زۆر سوپاس یەکەین و مشریفم خاستن زۆر هانی ئێمەیدا زۆر سوپاسی ئەو شەکەم ئەم یاری ئەمڕۆ بردمان و ئینشاڵڵا یاریەکان ترشە بینەوە. سپاس بۆ ئیتیحادی کوردستان دەکەم کە بتولەیەکە های ڕێخستووە کە بەرەبەرە باسکەی کوردستان بەرەو پێش دەڕوان سوپاسیان دەکەم و سوپاس هەموو لایەک دەکەم سوپاس نادی ئەکات دەکەم تەمەن هارد لە کلۆمە سوپاس نادی ئاسو دەکەم کە پشتگیریەکی زۆر بەقوەتمان هەیە ڕاستی زۆر ئەمەلمان هەبوو ئەو دەوریەش بین بەڵامی تر وەرزشەوە هایە دۆڕان و برنەوەیە چی بکەین خوا کەریمە بۆ یاریەکانی داهاتوو.